سڵاوی خی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەشەکەم و لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنانەکەین. بێگومان هەموو ساڵێ هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە نێوان دروشم و کردادا تێپەڕ دەبێت و ئەوەی جێگەی سەرسوڕمان و جێگەی قسە لەسەرکردنە ئەوەیە کە ڕێژەی تونند و تیژیەکان یا ئازاردانی ژنان لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین هەر یا ئەگەر لە زیادبووندا نەبێ هەر بەردەوامە. هەفتەی پێشویا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەشە ناوخۆیی کچان لە زانکۆی شاری سلێمانی بەڕێوەبەری ئەو بەشە ناوخۆیە کە سەر بە یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکان یا بەناو دیموکراسی خوازەکانی کوردستانە و هەمیشە خۆی بە پارێزەری مافی ژنان نەزانێ و پێی وایە ئەوە تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە دژایەتی ئافرە دەکات و خۆیان زۆر بە دڵسۆز و خەمخۆری ئافرە دەزانن، بە بەرچاوی ئەو هەموو خوێندکارەوە و لە گرتە ڤیدۆیەکاندا ناشرینترین وشەی نێو کۆمەڵگەی کوردەواری بەرامبەر بە قوتابیانی بەشە ناوخۆیەکان کە بریتی بوون لە کچان و ژنان بەکاردەهێنێ و تەنانەت هەڕەشەی هێنانی 50 سەگ دەکات بۆ پەلاماردان و هێرشبردنە سەر ئەو کچانە. ئەمە لەکوێدا هەیە کاتێککە ئێمە لە 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان نزیک دەبینەوە. بۆچی لەگەڵ ئەو هەموو هۆشیاری پێدان و وەکو ئەڵێ زانیاری بەخشینە یان بەونە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لە مافەکانی ژنان و وەکوڵێ دژوەستانەوە دژی تونند و تیژی دژی ژنان هێشتا تونند و تیژەکان ئەگەر بڵین نەڵێن لە زیادبووندان هەر بەردەوامن و بەردەوام تونند و تیژی هەیە لێرە و لەوێ. و لە چەند هەفتەی ڕابردوودا کوژرانی چەندین کرد لە شار و شارۆچکەکانی کوردستان زیاتر ئەم وەکوڵێ دیاردەی لە حاڵەتەوە گۆڕیوە بێگومان بۆ دیاردە. ئێمە لەم بەرنمەیەدا باز لە یادی 25 نۆڤەمبەر واتە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنانەکەین و دەپرسین ئایا کێشەکانی ژنان لە هەرێمی کوردستان لە نێوان دروشم و کرداردا بەکوێ دەگات؟ ئایا ئەم هەموو دروشم و قسەی باق و بریق و یادکردنەوەیە تا چەند ئەتوانێ بە کردداری وا بکاکەوە تونند و تیژی دژی ژنان ڕابگیرێ و هیچ نەبێ ژنان بە کەمێک لە مافەڕەوەکانی خۆیان بگەن و ئەو تونند و تیژی و زوڵم و ستەمەی کە لە سەریانە لە کۆڵیان ببێتەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و شنۆ عەبدوڵڵا پێنجوێنی چالاکی کۆمەڵی مەدەنیم کردەوە. شنۆ خان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. هەموو ساڵێ وەک ئاماژەم پێکرد لە نێوان دروشم و کرداردا یان بەونە هەر تەنها دروشم و لافیتەوە قسە یادی 25 نۆڤەمبەر دەکرێتەوە. جەنابەت پێت وایە کە ئێمە تەنها دروشمان هەیە و تەنها قسەمان هەیە و تەنها لە ڕاگەیاندنەکانەوە بۆ ئەگینا بۆچی ئەم هەموو قسە و سیمینار و وەرکشۆپە هیچ کاریگەریە بەسەر کۆمەڵگەوە جێنایەڵێ؟ بەڵێ بەناوی خۆی گەورەی مێرەبان سپاس کاگراز بۆ جەناب و بۆ تێکڕای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام. ئەمڕۆ 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان، ئەو ڕۆژەی کە سێ خوشکی چالاک سێ خوشک کە ویستیان داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن بوونە قوربانی بەدەستی زاڵمترین و دیکتاتۆرترین با بڵین سەرۆکی یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا بە ناوی ڕەفائیل تروخێل کە هەرسێکیانی کوش بە پلانێک بۆی کە داوای ئازادیان کرد. هەر لەو کاتەوە بۆ پێشتریش و بە چەند سەدە پێش ئەوەش کە تونند و تیژی هەتا بڵێن لە دروستبوونی ئادەمەوە هەتاوەکوی ئێستا تونند و تیژی هەر بوونی هەیە و ئەو تونند و تیژانە با بڵین کاریگەری کردوێتە سەر خودی کۆمەڵگا، سەر تاک، سەر خێزان. بەڕاستی قسە لەسەر تونند و تیژی بکەین ئەکرێ بڵین هەر کردارێک یاخود هەر تونند و تیژیەک کە دەرەنجامی ئازار و شوێنەواری جەستەیی و سێکسی و دەرونی لەسەر ڕەگەزی بەرامبەر بە تایبەتی لەسەر ڕەگەزی مێجێ بهێڵڕێ بە تونند و تیژی ئەژمار دەکرێت. کاتە تونند و تیژیەکان لە ئێستادا ئەتوانم بڵێم لە کۆمەڵگەی کوردیە بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە. بەداخۆی ئێمە ساڵانە ئەمیادە دەکەینەوە 25 نۆڤەمبەر هەموو ساڵێک ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان وەکو حکومات وەکو لایەنی پەیوەندیدار وەکو ڕاگەیاندنەکان ئەم ڕۆژە بە بەرز دەنرخێنین کە ئەڵێن سێ کەسی تیا کوژرا. ئێمە ئەمانەوێت ئەم تونند و تیژیە زیانەکرێ، ئێمە ئەمانەوێت کەم بکرێتەوە
کەم بکرێتەوە بەڵام سەیرەکەی ساڵانە زیا ئەکرێ ڕێژەکەی تند و تیژیەکان حتا حاڵەتی کوشتن ئێمە بەڕاستی لە 25 نۆڤەمبەرین سەیرەکەین ئافرەت لەسەر مۆبایل ئەکوژرێ هەفتەیەک نابێت کچێکی 7 ساڵ کوژراوە لەسەر بەکارهێنانی مۆبایل بە هەڵە هەرچێکی کردبێ ئایا پەیوەندی سۆزداری هەبوو بێ پەیوەندی خۆشەویستی هەبوو بێ بۆ نمونە لەگەڵ کەسێکا بووە ئیتر کەسێک و تازە پێ ئەگا و کچێکە تۆ ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ بیت بە دڕندانەترین شێوە بیکوژی لەلایەن برا لەلایەن باوەک یا دایک هەندەر بێ بۆ ئەوەی کە زۆرجار واوا باز ئەکرێکە ئەو ترێت کە دایکی ئەم کچە بۆ خۆی هەندەر بووە بەشێک بۆ لەوەی کە ئەم ئافرەتە بکوژرێ لە بەرێڵە وەرە خوشکەکەتان وای لێ هاتو خوشکەکەتان لەگەڵ کەسێکایە ئێتۆ ئەمانە بڵیت بەم جۆرە تند و تیژێ مامەڵە لە ناو خێزانە بکرێ حتمما قوربانی لێ ئەبێتەوە ئێمە هەموو ساڵێک بانگەشە بۆ ئەوەکەین کە تکایە ئەم تند و تیژیانە ڕابگیرێ سەرۆکی حکومەت قسەی لەسەرەکە بۆ نمونە ڕێکخراوەکان قسەی لەسەرەکەن ڕاگەاندن قسەی لەسەر ئەکا بەڵام سیر ئەەکەی لە بەرەو پێشبردنی تەکنەلۆژیا و لە بەکارهێنانی هەموو ئەو ئامێرە ئەلکترۆنیانە سەرەکەی ڕێژەی ژنان تند و تیژیەکان بەرەو زیاتر ئەڕوا حتا تند و تیژی دەرونیە تند و تیژی جەستەیە بۆ تند و تیژی حتا حاڵەتی کوشتن ئێمە ئەڵێن ئەم تند و تیژیانە با نەکرێت دەرونی نەکرێت جەستەیی نەکرێت چزانم سەرەکی کوشتنیە پاڵ ئەمە هەموو بەڕاستی کارەساتن لەم کۆمەڵگەی ئێمە ئەو هەمووی دروشم و قسەی سەرۆکی حکوومەت و دەستگاکانی ڕاگەیاندن و مامۆستایانی ئاینی و ڕێکخراوەکانی ژنان بۆچی لە دروشمەوە ناگۆڕێ بۆ کردار یان بۆچی کاریگەری لەسەر کۆمەڵگە جێناهێڵێ ئەزانی چۆنە خۆکاتێک کە تۆ ڕێکخراوێکی ژنان قسە ئەکات یاخود حکوومەت قسە لەسەر مەسەلەی تند و تیژیەکە مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانەوە قسەی لەسەر تند و تیژی ئەکەن ئەمە ناکاتە ئەوەی کە ئەمە هیچ کەسێکمان بۆ نمونە هیچ تاکێکی ئەم کۆمەڵگەیە هیچ ڕێکخراوێک هیچ مامۆستایەکی ئاینی هیچ دایانێکی پەیوەندیدار پێی قبول نییە ئەم تند و تیژیە پێی خۆش نییە ئەم تند و تیژە بەرامبەر بە ژنانەکرێت خەڵک هۆشیار ئەکرێتەوە کە تکایە تند و تیژی بەرامبەر بە ژنان نەکەن بەڵام سیر ئەکەی ئەم تند و تیژیانە بەردەوامە ئەم تند و تیژیانە ناو کۆمەڵگایە وجودی هەیە بە تایبەتی ئەگەر بڵین ئێمە لە شوێنە دووردەستەکانە ئەکرێ مەسەلەن لە لادێکانە لە ئەو شوێنانەی کە با بڵین لە شارە دوورتن ئەوانی کە ئاستی خوێندەواریان کەمترە ئەو پیاوانی کە خۆیان هەر تند و تیژن ینی تۆ چیان لێکەی جۆرێک پیاو هەیە لەم کۆمەڵگەیە ئەسڵەن هەر بڕوای بە ژن نییە ئەسڵەن هەر بڕوای بە قسەکردنی ژن نییە لە شوێنێک ئەسڵەن بڕوای بە ئیشکردنی ژن نییە بڕوای بەوەنی ئەڵێ ژن تەنها لە چوارچێوەیەکایە پیاو خزمەتی پیاو بکە خزمەتی مناڵ بکە و چێژ لێنێ و تەواو ئیتر هیچ شتێکی تری قابل نییە تەنها ئەوەیە حتا سێرەی لە ناو مەجلیسی خۆی لە ناو عائیلەی خۆی لە ناو کۆمەڵگاکەی خۆی ئەیشکێنێتەوە قسەی پێ ئەڵێ ینی مەجای ئەوی نازۆر پیامانەیە هەر بە چاوسورکردنەوەی ترژنەکەی تەواو بێدەنگ ئەبێ ئەم جۆرە پیاوانە لە کۆمەڵگایە هەن یعنی بتەوێت نەتێ بەس تۆ چۆن ئەم خەڵکە ئەم پیاوانە وشیار ئەەکەیتەوە یعنی سیر ئەەکەی تۆ ئێمە یەک شتمان هەیە ڕاستە ئەو کەسانی کە تند و تیژی ئەەکەن بەرامبەر بە ژنان بەداخۆ ئێمە کە یاسامان هەیە یاساکە شتێکی جوانە بەڵام جێبەجێکردنی ئەو یاسایە بۆ خۆی خەلەلی تیا هەیە بەوەی کە سیر ئەەکەی کەسێک ژنێک ئەکوژێت بۆ ماوەیەک ئەگیرێت مەسەلەن ئەچێتە زیندان 6 مانگە چوزانە مانگە هەیەیان بە بڕاوکەیەک هەفتەیە بە سڵحێکی عشایری و بە پەیوەندیەکەی تر دروست ئەبێ بە بێبوونی یاسا بە بێبوونی هیچ شتێک ئەم سڵحە دروست ئەبێ و کەسا ئازاد ئەکرێ کاتە وەک بەرزەکی بانان بۆی دەرەچێت تۆ ئەگەر بیت یاساکە وەکو خۆی تەطبیقکەی حتا دینی ئیسلامیش ئەڵێ ئەگەر یەکێکی کوشتەوە بە ئەنقەزە بێ بیکوژیتەوە یعنی مەسەلەن پیاوێک ژنێک ئەکوژێ بە هەر هۆکارێک بێ خۆی گەورە کاتێک کە باسی زینا ئەکات الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة كاتك أفرتك زيناكر وبياوك زيناكر أبيني أبي شوار شاهدية بي أم شوار شاهدية بي وكو يقصيان هبي أقولك كان مخالفين كي تربي كات قصيان ورناجي أبي شوار شاهدك حدا كان لبدري بوي كان يعني كشتني إنسان أو ده أصانية كاتك إخوي قرب مشازة ديناوا الله أو كسيك ببي طبعا أكجري أبي أو كذا بكجريته شون بكجريته ولا شوية كأو خلق هموي أمادة بي أمادة بني همو خلقي كتو يكسد بو جوري لقى حتى على السارق والسارقة يعني أفرتك بلين بياك الدزيكر فاقطعوا أيديهما أجر دزيك ينكر دس يان ببرن إتركتو أمتكر هيك كاتكس كتير ناتواني دس بري بوشتك كزرري كومالجي تيابه كزرري جني تيابه بونمونه كتب بمشي عزم معاملات كتير كاتكس ناتواني أم جورا تندو تيجيانه بكابداخو إما تندو تيجي كان ساڵ بە ساڵ ئامارەکانی زیە ئەکەن ئەو تا ئامارەکان لە مانگی دوانزە بۆ منە هەموو ساڵێک بڵین بەرەنگاربوونی تند و تیژی ڕاگەاندنەکان ڕای ئەگەێنن کە ڕێژەی
توندوتیژەکان بەرامبەر بە ژنان لە زیادبووندایە واتە کەمی نەکردو ئێمە تەمەناکەین ساڵێک ئەم ساڵ و ساڵی ڕابردوون بۆ بکەی بەراوردەکە هێشتا ڕانەگەێنراوە بەڵام بەپێی ئەوەی کە ئەیبینین لە ڕاگەاندنەکان و ئەی بیستین لە هەڵکشانایە ئەم کەلتوری ژن کوشتنە لەسەر مەسجێکی مۆبایل لەسەر بینینی کوڕکچێ لە پارکێکدا لەکوێوە لە چیەوە داکەوتەوە نێو کۆمەڵگەی ئێمەوە ئەزین چۆنە من یەک شت ئەڵێم بە شێوازێکی سەرەکی ئەتوانم بڵێم هۆشیارکردنەوەی ئینسانەکان زۆر زۆر گرنگە ینی لە ڕاگەاندنەکان گرنگن بەڵام بەداخەوە ڕاگەاندنەکانی ئێمە لە ئێستاە بوونەتە جۆرێک لەوەی کە توندوتیژی بەرهان ئەهێنن یعنی بمانەوە نەمانەوێ هەندێک لە کەناڵەکانی ڕاگەاندن وایان لە ئافرەت کردووە وایان لە خێزان کردووە لە کچان و کوڕانی تازە پێگەیشتووی ناو خێزانەکان و کچان و کوڕانی ئێمە کردووە کە هەندێک ئاداب و نەریت و کولتوری کوردەواری هەیە پەیوەست نین پێوەی تۆ بەرنمەیەکی تەرفیهی ئەەکەی دەیست و کاتی بە ژن ئەەکەی وەرە تەلەفۆن کە بۆن منە بۆ دایکێ بڵێ سکم هەیە بۆن منە ینی معقول نییە تۆ لە شقامێکە تەلەفۆن بۆ دایکی بکەی بەم جۆرە مامەڵی لەگەڵ بکەی وەرە میکیاجەکەت دێ بکە وەرە ئەها ئەو لێوە چەند جوانە دەمێت چەند جوانە چاوت چەند جوانە تۆ شوت کردووە ینی بەڕاستی ئەمانە ینی وا ئەکا کە ئافرەت بڵین کچان ژنان بەلاڕێدا بەرێ بەوەی کە ئیتر هیچ بەهایەکی کۆمەڵگەی بۆ نەمێنێتەوە هیچ ڕێزێک بۆ دایک و بۆ باوک و حسابێک بۆ ئەم بڵین خێزانەی کە هەبووە بە شێوازێکی جوان و بە شێوازێکی کوردەواریانە ئەمە هیچ بەهایەکی نامێنێ یعنی وا ئەکا ژنان وا لێ ئەکا کە ئیتر ڕاستە تۆڵی بە مافەکانی خۆت ژن ئەگەن بە مافەکانی خۆم لە ڕێ ڕاگەاندنەوە بەڵام بڕوا بکە ئەمە گەورەترین زەربەیە کە ڕاگەاندنەکان هەندێک لە کەناڵەکانی ڕاگەاندن بەم شێوازە مامەڵە لەگەڵ خودی ژنانە ئاکەن حتا شێوازی جلوبەرگیان شێوازی قسەکردیان تەبەڕوجاتی زۆر زۆریان هەیە ئافرەتان یعنی تۆ ئەو شێوازە پۆشینەی کە لەبەری ئەەکەی ینی لەگەڵ ڕێزمان قسەیە کەم ڕێزم بۆ جەنابەت و بۆ تێگرای بینەران کە مەگەر ژنەکان ینی ئێستش ئەوە لە ژووری نووسنەکانە لەبەر ناکەن کە بەم شێوازان کە ئافرەت دەرئەکەوێ ئێمە خۆ ناڵین وەرە تۆ لەچکێک بکە ناڵین وەرە ببە بە حیجاب زۆرداری بکرێ لا ئیکراها فدین بەڵام لانی کەم سنوورێک بۆ ئەم شێوازی پۆشین و ئەم شێوازی مامەڵەکردن و ئەم شێوازی تەبەڕوجاتە لە ناو کۆمەڵگەیە تکایە بیگۆڕن یعنی ژنان بۆ ببنە قوربانی لە پێناوی هەموو شتێکە تۆ دەی ئەڵی من مافم هەیە و ئەبێ وا بم و بێ ئازادیم هەبێ و ئەبێ بۆ منە ڕێگەم لێ نەگی دەبێ ڕوود بم و ئەبێ قسە بکەم و بە بەرامبەر بە پیا و هەموو مامەڵەیەکم هەبێ و ئەو چی بڵێ من چۆن تەعامل من ژۆ تەعاملکەم بەم جۆرە توندوتیژی بەرهەم ئەهێنرێ بۆیە من پێم وایە ڕاگەاندنەکان توندوتیژیان بەرهەمهێناوە ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان کەمپینێکمان پێکێناوە ئەم کەمپینە بۆ ئەوەیە کە ئەوانەی کە بڵین ڕێی خەڵکی وەرئەگرین ئیمزا و ناو کۆئەکەینەوە بۆ ئەوەی کە سنوورێک بۆ ئەم کەناڵانی ڕاگەاندندا بدرێ و بۆ قەدەغەکردنی ئەو فیلمە دۆ بلاشکراوانی کە لە کەناڵەکانی ڕاگەاندنە پەخش ئەکرێ بەڕاستی فیلمەکانیش بۆ خۆی بوونەتە بابەتێکی ئەوەی کە تۆ لە ناو خێزانەکاندا بتەوێنێتە هەموو خێزانێ بە ئیسلامی و بە ئەلمانی بە ئەمە هەمووی تێکەڵی ئەم فیلمانە بووە یعنی وای لە هاتۆ تۆ سەیرکە ئەمە سوکایەتی نییە بە ژنکە بە کچ کە تۆ پەیوەندیەک لەگەڵ کوڕێکە ئابەستی لە فیلمێکان سەیرەکەی مێردی هەیە لەگەڵێکێکی ترایە مەسەلەن ئەیباتە ژوورێک ئەوەی کە بیەوێ خۆی ئیشی لەگەڵ ئەکا مەسەلەن ئەڵێ من پورمە ئەمەتە فیلمەکان واڵێ خۆیتر بەڕاستی ئەمە وا ئەکات کە تۆ توندوتیژی بەرهەم بهێنرێ و پاشانیش ئەخلاق لە ناو کۆمەڵگەیان ناهێڵە بەها کۆمەڵایەتیەکان کەم ئەکەنەوە ڕێز و حرمەتی دایک و باوک مەسەلەن کچ و کوڕ لە ناو خێزانە کەم ئەبێتەوە بۆیە ئەمە وا ئەکا کچان بەتایبەتی ئەو کچانی کە تازە پێگەشتون ئەم جۆرە ممارەسەیە کە ئەبینن ئەم جۆرە مامەڵەیە ئەم جۆرە ڕاگەاندانە کە ئەبینن ئێخۆ ئەویش کەسێکە تازە پێئگا ئێخۆ ئەویش ئینسانە تووشی هەڵە ئەبێ دێت کە پەیوەندیەکی ئەبێ مەسەلەن مۆبایلێک بەکار ئەهێنێ بە هەڵە ئەمە ینی دوجار هی ئەوە نییە کە تۆ بیکوژیت هی ئەوە نییە کە تۆ وای لێ بکەی کە یعنی نەهێڵی تێکەڵی ئەم کۆمەڵگەیە بێ نەهێڵی جارێکی کە چاو بە ژیان هەڵبێنێت تۆ بێ ژیانی تەدمیرکەی ژیانی لە ناوبەری ئەمانە هەموو بەڕاستی وا ئەکەن کە بەسەبەبی یەکەم کەوتم ڕاگەاندنەکان هۆکارێکی سەرەکین بۆ ئەوەی کە توندوتیژی لە ناو خێزان و لە ناو کۆمەڵگە و حتا پێوەستە بە تاکیشەوە کە جیان هێشتۆ بۆ جۆرەی مامەڵە لەگەڵ با بڵین کۆمەڵگە و تاک و خێزانە ئەکەن شنۆخان بێگومان ئەگەر ئێمە لەگەڵەوەشا کە تەواو بە غەڵەیەزانین ئەگە برایەک بۆ کۆڵیاڵێ غیرەت مەجوولێک کە ئەبینم کوڕێ لەگەڵ خوشکەکەمایە تا ڕادێ ئەگە بڵین لە 0.1 ڕەوایەتێکی تیابێ لەوەی کە ئەگە توندوتیژیەک ئەنجامدا بەڵام چ ڕەوایەتیەک هەیە نوێنەری حیزبێک
هێشتا مانگێ بەسەر دروشمەکانیان ڕۆشتووە لە هەڵبژاردنەکانە کە باز لە ئەو دروشم باقوبریخانەیەەکە لە بەشە ناوخۆییەک لە شاری سلێمانی هەڕەشەی سەگ تێبەردان لە قوتابیە کچەکانەکە ناشرینترین وشە گەجەنابەت بیستوێت لەگرتە ڤیددیۆیەکە کە ناشرینترین وشەی نێو کۆمەڵگەی کوردەواریە بەرامبەریان بەکاربێنێ ئەمەش ئەتوانین ناو بنین تونند و تیژی ئەزین چۆنە تونند و تیژیەکان جۆریان هەیە ئەگەر تۆ بیر بکەرەوە بۆ خۆت مەسەلەن من خوشکەکەم تۆ خوشکەکەت یایکێ کچەکەی پەیوەندێکی هەیە لەگەڵ کەسێکە کچێکە و تازە پێگە پەیوەندێکی ئەو تۆ هەیە لەگەڵ کەسێکە لەگەڵ هەر کەسێک بێ با بڵین ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ بیکوژی یعنی بتەوێت نەتەوەکان گڕاز ئەمە حاڵەتێکی زۆر ناخۆشە یان تۆ شتەکە ئاشکرا ببێ کە ئەم خوشکەی من ئەم کچێ من ئەم پەیوەندیەی هەیە ناخۆشە لە ڕووی دەرونیە بۆ هەرێکێکمان کە بڵێمە خوشکی منە بۆ وایە کچی تۆیە بۆ وایە بەڵام لە دوانجار مامەڵەکە بۆ جۆرە نییە کە ببێت هۆی کوشتن ئەتوانی نەسیحەتی بکەی ئەتوانی بۆ با بڵێ ئێمە ناڵین لێدان بەڵام زۆر جار کە تۆ لێدانەکە باشترە لە کوشتن زۆر جار تونند و تیژی هەندێک تونند و تیژی هەیە باشترە لەوەی کە بیکوژی هەرچەند لەگەڵ ئەوەشانین بەڵام بەم جۆرە تۆ ئەتوانی چارەسەری ئەم کێشانە بکەی نەک بە کوشتن بەداخۆ ئێمە لە 25 نۆڤەمبەرە ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان وتمان بایکۆتی ئەم ڕۆژە ئەکەین بەڵام لەبەر ئەوەی بۆچی لەبەر ئەوەی سیر ئەەکەی لەگەڵ 25 نۆڤەمبەر و لەگەڵ هەفتەی بەرەنگاربوونی تونند و تیژی دژی ژنان سیرەکەی لەو ڕۆژانەیە بڵێن تونند و تیژەکان بەرامبەر بە ژنان ئەکرێ یان سەر بۆچی کە تۆ ئەڵی بایکۆت ئەەکەم لەبەرەوەی هیچ شتێک بۆ ژن نەکراوە لەبەرەوەی یعنی ئەم ساڵ تاوەکو پار ئێمە قسەی لەسەر ئەەکەین پار قسەمان لەسەر کردو ئەم ساڵ قسەمان لەسەر کردوە لە 8 مارسا بۆ نمونە بەڵام هیچ لە مەسەلەکە نەگۆڕاوە بەڵکو زیاتر تونند و تیژی کراوە ئەگەر بڵێ ئەو حاڵەتی کە دوێنێ و پێرێ ڕوویدا بەداخەوە ئێمە بە کارێکی نەشیاوی ئەزانین کە کەسێک یاخود بەرپرسێک بەرامبەر بە کۆمەڵێک خوێنکاری بکات لە کاتێک کە داوای مافی خۆیانەکە ئەزانی هەمان ئەو شتەم بیرەکەوێتەوە کە ئەو سێ خوشکە داوای مافی خۆیانیان کرد داوای ئازادی مێردەکانیان کرد داوای ئەویان کرد کە ژنان ئازاد بن هەمان ئەوم بیرەکەوێتەوە کە ئێستا ئەو خوێنکارانە بەداخەوە ڕوبەڕویان ئەبێتەوە لەلایەن کەسێک کە سەر بەدەسەڵاتە کە تونند و تیژیان بەرامبەرەکە حتا بەڕاستی وایان لێ هاتبوو کە کەسیان نیانتوانێت دەموچای خۆیان پیشان بن لە ترسیەوەی کە فەسڵ نەکرێت لە ترسیەوەی کە دەرنەکرێت لە داخلی ئیتر لە ترسی هەر شتێک بێ هەموو چۆنەڵی دەمام یاکو لەچکێکی بەسەرەوە بووە نەیتوانی عنی تا ئەو ڕادەیە ئازادی پێ نەدراوە کە بتوانێت لە کەناڵێکی ڕاگەاندن داوای مافی خۆی بکە یعنی سەرەتاییترین مافی تۆ چییە داوای ئاوی گەرمەکەی معقولە تۆ لە داخلی ئاوی گەرم نەبێ داوای چوزانم پێداویستیەکانی خۆت ئەکەی وەکو خوێنکارێک لە هەموو دنیای خوێنکار کە ئەخوێنێ ئەبێت شوێنێکی باشی هەبێ بۆی کە بتوانێت بخوێنە مسەیتر بەسەر خوێندنەکەی بکە بەڵام سیرەکەی لەگەڵا کە داوای مافی خۆی ئەکا دێت نە کەناڵێکی ڕاگەاندن لە هەر شوێنەکە تونند و تیژی بەرامبەر ئەکرێ سەگی تێبەرەڵا ئەکرێ حتا دوانیان نەڵێ ئازاریان چەشتۆ بۆی کە سەگ پەلاماری داون و سەگی تریشیان تێ بەربدەن ئەمە بەڕاستی کارەساتە حەقا ڕێکخراوەکانی ژنان تێگڕا بێنە دەنگ بەداخۆ ئێمە زۆر جار باسی ئەەکەین لە کۆڕ و کۆبنەوەکانە کە ژنێک ئەکوژرێت تکایە بە ئەوە فشارێکمان هەبێ بێنە سەرجادە هەمومان یەک دەنگ بین لەسەر ئەوە ینی ناکرێت تۆ ژنێک بکوژرێت تۆ بێ دەنگ بیا بێ لە کەناڵێکی ڕاگەاندە بڵێ بەداخەوە کوژرا بەداخەوە نییە کە تۆ فشارت کرد کە تۆ چویتە بۆ نمونە لانی پەیوەندیدار دروژان فشار خستە سەر حکومەت ڕەنگە ئەمە کەمتر بێ بە ئەوی نەفرێک لەم ماوەیە وتی باشە ئێوە هەموو ساڵگیادی ژنان ئەکەنەوە لە 8 مارس و لە 25 نۆڤەمبەرە لە ئوتێلە ڕاقیەکان و ئوتێلە 5 ئەستەرەکان دائنیشن بۆ خۆتان باسی مافی ژن ئەکەن کێشەی ژن لە ئوتێلەکان چارەسەر ناکرێت خۆگەر حقیقت بڵێ ڕاستەکە کێشەی ژن ئەبێت لە ڕێکخراوەکان و لە کەسی نوخبۆ بێتە خوارە بۆ کۆمەلگا بزانم کۆمەلگا چۆن ممارەسەی ئەمە ئەکاوە چۆن متوانم من تێکەڵی ئەم کۆمەلگەیە بم ئەم ژنە کێشەی چییە ڕاستە خۆ ئێمە ئەکری بە بەیان نامەیەک ئەڵێ بەیان نامە دەرەکەی بۆ نمونە ئەمە چ لە مەسەلەکە گۆڕە ئەچتە ئوتێلەکان و قسە لەسەر مەسەلەی ژنەکەی ئێ باشە گەرێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان لە ئوتێلەکانە قسە لەسەر ئەوە نەکەین و حکومەت فشارێک دروست نەکەین ئەی چی بکەین ئەگەر بەیان نامە نەکەین ئەی چی بکەین دوایش ئەڵێن بێ هەڵوێست بوون بەیاننامەیەکیان دەرنەکرد قسەیەکیان لەسەری نەکرد یعنی ئەمەش بۆ خۆی هەر جارێکی تر هەر گرفتە بەوەی ڕوبەڕووی ژنان و ڕێکخراوەکانی ژنان تا چەند بەدەم ئەو بەتەنگ ئەو دیاردەیە و ڕۆشتن کە لە چەند ڕۆژی ڕابردووە
من ئەڵێم ڕێکخراوەکانی ژنان هەتاوکو ئێستا با بڵێن بێویژدانێکی زۆر ئەگەر بڵێن هیچیان نەکردووە شتیان کردووە و ژنیان وشیار کردوێتەوە کۆمەڵگەیان با بڵێن ژنیان تێکەڵی ئەو کۆمەڵگەی کردو پیاوان هوشیار کردوێتەوە بەڵام هێشتا لە تمۆحی تێگرا ڕێکخراوەکانان نییە بەداخەوە کە تۆ ژنێک ئەکوژرێ یەک هەڵوێست بین بەوەی کە بینە سەجادا ئەمە نییە فشار لەسەر حکومت کرێ بەداخەوە ئەمە نییە ینی معقول نییە من ژنێک کچێکی 7 ساڵ بکوژرێ من بێ هەڵوێست بم وەکو ڕێکخراوەکانی ژنان من کاڵم منی نەوعی بۆ نمونە وەکو ڕێکخراوەکەی خۆم ڕێکخراوەکانی تر یعنی تۆ بێ یەکدەنگ بی لەسەر ئەوەی کە بۆچی ئەم ژنە بکوژرێ من ئەچمە سەرجادا ینی زەخت لە حکومت ئەەکەم خە ناکرێتەوە لە پێناو یەک هەڵوێستی و بە یەکەوە هاتنە سەرجادەی هەموو ڕێکخراوەکان ئیدی تۆ بتەوێنێتەوێت ئەگەر ڕێکخراوەکان ئێستا بچن بۆ لای قوبات تاڵەبانی بێگومان ڕێکخراوەکە یەکێتی لەگەڵتانە هاوڵوێز نییە بچن بۆ هەولێر بۆ لای نێژیروان بەرزانی ڕێکخراوی پارتی لەگەڵتانە هاو دەنگ و وەکۆڵی هاوڵێز نییە بۆچی ئێوە کۆمەڵی خەڵک پێی وایە کە ڕێکخراوەکانی تر بەدەر لە یەکێتی پارتی خۆ هەڵواسن یانی ئەیانەوێ بەس یەکێتی پارتی پێشڕێیان بن با ئێوە ئەوانتان لەگەڵا نەبن و خۆ من ئەتوانم ئێستا من ئەتوانم وەکو ڕێکخراوەکەی خۆم فشارێک دروست بکەم بۆکو دروستکردنی ئەم کەمپینە ئێمە دوێنە سیمینارێکمان هەبووە لە ڕۆژانی تریشان سیمینارمانە بێ کەمپینەکەمان ڕاگەیان و زۆر لە ڕێکخراوەکانی ژنان پاڵپشتیان کردین و دەستخۆشیان لێ کردین کە ئەمە کارێکی زۆر زۆر باشە و ئێمە لەگەڵتانین چیتان ئەوێ بچی بە ئێمە ئەکرێ ئێمە پشتیوانیتان ئەەکەین بەڵام لەوە هاساتێکا بۆ نمونەکەی ژنێک بکوژرێ خۆ من ئەتوانم فشار بخەم بەڵام بەتەنها ڕێکخراوێن بێتە سەجادە ئەمە بۆ خۆی گرفتەکەی لێرە کە من بەتەنها ئەمەم پێ ناکرێ ئەم فشارە بۆ من دروست نابێ چکە لایەنی پەیوەندیتە دەسەڵات بتەوێنێتەوەیکەتی و پارتیکە دەسەڵاتی یەکەم و دووهەمن ئەبێ ڕێکخراوەکە ئێوانم لەگەڵ بێ بۆ منە لە سلێمانی من ئەبێ ڕێکخراوی بۆ منە ڕێکخراوی سەر بۆ حیزبە پێشڕەوی بکەم و لەگەڵم بێت هاوکارم بێ ئەگەر هاوکارم نەبێ من بەو جۆرە هێز و قووەتەم نییە کە بتوانم ڕاستە خۆ تۆ ئەتوانی جاری وا هەیە شتمان کردووە زۆر جار ئێمە وەکو ڕێکخراوەکە خۆمان کارمان کردووە فشارمان دروست کردووە بەڵام دوجار پێکەوە بوون زۆر گرنگە لە دارێک بە تەنها ئەشکێ بەڵام بوو بە چەند دارێک تۆ ناتوانانی بە ئاسانی ناشکێنی بۆیە ئێمەش وەکو ڕێکخراوەکانی ژنان پێویستە یەکدەنگ بین هەرچەند بە بیر و ڕای جیاواز بە بیر و بۆچوونی جیاواز لەو سەری ئیسلامی تا ئەو سەری علمانی ئێمە گەر جیاواز بین لە ناو ڕێکخراوەکانە بوونمان هەیە بەڵام یەک شت کۆی کردینەتە ئەوە زۆر گرنگە کە مەسەلەی ژنانە ئێمە یەک کێشەمان هەیەش مەسەلەی ژنانە کە هەموو کۆی کردوینەتەوە ئەوە کێشەی ژنان تند و تیژی بەرامبەر بە ژنان هەموو ئەو شتانی کە پێوەستە بە ژنان یەک بابەتە یعنی جیاواز نییە مەسەلەن من سەر بە حیزبێکی ئیسلامیم ئەبێ هی من جیاوازتر بێ ئەو سەر بە عیلمانی ئەبێ جیاوازتر بێ نەخێر هەمومان ئەوە کۆی کردوینەتەوە هەتا تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانمان هەیە ڕاستە باگراوندی حیزبیمان هەیە هەر یەک لە حیزبێک ئیشەکە بەڵام ئەم تۆڕە وای کردووە کە ئێمە زۆر یعنی بەرەو پێشی بەرین ئەو لە ماوەی 15 ساڵی کارکردنی داتوانێتی سربەخۆیانە ئیشی خۆی بکە ناتوانین نەکێکمان لەو تۆڕەیە ئیشی حیزبی تەداخلی ئەو تۆڕە بکەین واتە ئیشی ئێمە لەوێ سربەخۆیە وەکو تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان ئەمە جەگەی دڵخۆشیە بەڵام هێشتا طموحمان هەیە بەوەی کە تێگڕای ڕێکخراوەکان ئەتوان یەکشتی تریش هەیە ئەتوانم بێڵن بەداخەوە کۆمەلگا تا ئێستا تێڕوانینی خراپە بۆ ڕێکخراوەکانی ژنان ئەوە زۆر کێشەیە تێڕوانینێک بەوەی کە ساڵ بە ساڵ کە ڕێژەی تند و تیژیەکان زیاکە تاوانەکە چۆن ئەڵێ ئەخەنە پاڵ ڕێکخراوەکانی ژنان ئەڵێ ڕێکخراوەکانی ژنان هێندە یعنی چۆن ئەڵێ بەرفراوانیەکی وایان دروست کردووە بۆ کچان و ژنان هێندە ئازادیان داوە بە ژنان لە ڕادە بە دەرتێپەڕیوە بۆیە ڕێکخراوەکانی ژنان هیچ کاتێک نەیانتوانیوە کێشەکانی ژنان چارەسەر بکەن هەمیشە یعنی چۆن ئەڵێیت هۆکارێک بن بۆ ئەوەی کە ئەم تند و تیژیانە زیاد ببێ ڕاستە ڕێکخراوەکانی ژنان بەم نمەتە ئیشیان کردووە بەڵام ئەوەش ناکاتە ئەوەی کە تۆ بەرامبەر بەم ڕێکخراوانە چۆن ئەڵێ بەو جۆرە مامەڵە بکەیت چونکە ئیشیان کردووە خەڵکیان هوشیار کردوتەوە یعنی ئافرەتیان والێک حتا پیاویان هوشیار کردوتەوە ئێمە ئەڵێت تۆ بۆچی هەر ئافرەت وشارەکەیتەوە ئەگەر ئافرەت وشار بێت ناکرێت تۆ بێ پیا وشارکەیتەوە بۆی کە ئەم مامەڵە ئەم جۆرە تند و تیژانە بەرامبەر بە ژنان نەکاوە بەم جۆرە مامەڵی لەگەڵان نەکا بۆیە ئێمە هەمیشە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان هەوڵمان داوە تەمەنا ئەکەم کۆمەلگا ئاراستەیەکی باشی هەبێ بەرامبەر بە ڕێکخراوەکان وەک چۆن ئاراستەیەکی باشیان هەیە بۆ نمونە بەرامبەر بە کەسێک بەرامبەر بە لایەنێک بەرامبەر بە مامۆستایەکی ئاینی تێڕوانینی باشیش بۆ ئەم مەسەلانە خۆ گرنگن بە تایبەتی ڕێکخراوەکانی ژنان ڕاستە خۆ من هەندێک شت بووە کە
ڕەنگە شتیان بیست بێ چونکە لە دروستبوونی ڕێکخراوەکانی ژنانە لە دوای ڕاپەڕین ئەتوانم بڵێم وایان کرد لە سەرەتاوە جۆرێک مامەڵەیەکی ناتەندروستیان کرد بەوەی کە وەکو سەنگەرگرتن لە پیا و ئافرەت لە دوو سەنگەری جیازا بەرامبەر بە یەک وا هەستیان کرد کە ئەم دوانە بەم دژە ئاراستەیە ئەگەنە ئەنجامێک کە بە پێچەوانە وانە بەڵکو پیا و ئافرەت پێکەوە ئەتوانن خۆشبەخت بن لە ناو خێزانەکانە پیا و ئافرەت پێکەوە ئەتوانن ینی ئیش و کارەکانیان بەڕێوە برن لە ماڵ لە دەرەوەی ماڵ بڵین لە دەستگا گشتیەکاندا لە بۆ نمونە لە دام و دەستگاکاندا لە حکومەتە یعنی ئەگەر ئافرەتی تیانە بێت وەک چۆن ڕۆژهەڵاتیەکان ئەڵێن ئەگەر ئافرەت لە هەموو کایەکان بێنیتە دەرەوە ژیان هیچ مانایەکی نامێنێ فعلەن وایە تۆ کە ئافرەت لەگەڵان نەبێ ئافرەت لەو شوێنە نەبێ ڕەنگە پیاو نەتوانێت بۆ خۆی ئەم کارە بکە هەرچەندە هەندێک لە پیاوان وا مامەڵە ئەکەن کە تەنها هەموو شتێک بە پیاو ئەکرێ بەڵام بەعکسەوە ژنیش ئەتوانێت سەیرەکەی ژنێکە ئیشی ماڵەوە ئەکا مناڵ بەڕێ ئەکا بۆ نمونە مناڵ بەخێو ئەکات مڕاتی هاوسەرەکەی ئەکا دەوام ئەکا میوان بەڕێ ئەکا لەگەڵەوەشە ئیشی پیاویش ئەکا کە ئیشی دەرەوەیە ئەمە بۆ خۆی چەند فشارێکی دەرونیە لەسەر ژن دروست ئەبێ بەڵام پیاو لەگە ڕێزمان من ئەمە لە بەهای پیاو کەم ناکەمەوە چونکە پیاویش ئیشی تایبەتی خۆی هەیە یەک ئیشی هەیە ئیشی دەرەوەیە بەورد و درشتی بۆ خۆی ئەیکا بەڵام کاتێکیش کە پیاوێتەوە ئەبێ جای بۆ بڕەخسێنی ئەبێ چۆن ئەڵێ نێڵی مناڵدان دەنگە دەنگ بکە خواردنی خۆشترین خواردنی بۆ ئامادە بکەی ئەمە ئەرکی سەرشانە من ناڵمە بێ ژنان بۆ جۆرە بن مامەڵیان لەگەڵ پیاوە بۆ جۆرە بێ بەڵام باش ئەگەر ژنێک ئەوەندە ماندووەیەتەوە کێ مڕاعەتی ئەکا هیچ کەسێک مڕاعەتی ناکا تونند و تیژیشی بەرامبەر ئەکرێ زۆر جار ینی ئەبیستین لەناو خێزانەکەنا زۆر کەس کە باسییان کردو ژنان ئەڵێ کە ئەڵین ماندوین و بەم جۆرە قسە لەگەڵ هاوسەرەکانمانەکەن ئەڵێ تۆ دانیشە لە ماڵ ئەوەی کە لە دەوامەکە دووەری ئەگری 500,000 چوزانم چەند هزارە من ئەتەمێ بەس تۆ دانیشە وەکو خانمی ماڵ بۆ خۆت لە ماڵەوە بە ینی ئەمە زۆر جارم قسەیە پیاوان ئەیکەن بەڵام ئافرەت بەخۆی حەزەکات حتا ئافرەتانەشی کە لە ماڵەوەن هەر بێزارن ئەوانەشی کە لە دەرۆکارەکەن دیسان هەر بێزارن لەبەرەوە هەردوو لا بێزارن لەوەی کە ماندوون ئەوەی کە لە ماڵەوەی بەدەست مناڵ و بەدەست چۆن ئەڵێ ئیتر ئیشی ماڵ و ئەرکی ماڵ ئەمانە هەمووی یعنی بێتاقەتە ئەوشی کە لە دەرەوەیە ئەو ژنانەی خاوەن دارایی و موچەی سەربەخۆی خۆیانن کەمتر ڕوبەڕووی تونند و تیژە بنەوە بە پێچوانەی ئەو ژنانەی کە هەمیشە بۆونە مرد منەتیان بەسەرئاکا و پێیان وایە ئەمان کۆی لەو بە خێوکراوی ئەمن ئەزین چۆنە هەردوو حاڵەتەکە تووشی تونند و تووشی ئەبنەوە بۆ معلوماتە ئەوە نییە من داهاتێکی سەر بەخۆی خۆمم هەبێ ئیتر پیاو ناتوانێت قسە بکە لە بەرۆی من ئینێکی خۆمم هەیە داهاتێکی خۆمم هەیە بۆی نییە قسە بکە نەخێر ڕوبەڕووی تونند و تیژە بێتەوە زۆر ئافرەتمان هەیە ئەڵێ کە موچەکەم وەرەگرم پیاوەکەم لێ مەسەنێ هەر هەمیم لێ ئەسەنێ ناهێڵێ بە هەزار ینی مامەڵەم لەگەڵا ئەکات ئەمە بۆ خۆی جۆرەکە لە تونند و تیژی بەڕاستی ئافرەتانەش کە لە ماڵەوەن هیچ داهاتێکیان نێگلێوانەیە کە هیچ داهاتێکیان نیە بۆ نمونە دیسان جارێکی کە ئەمانیش بخوایان هەر جۆرێکە لە تونند و تیژی لەبەرەوەی ئەڵێ ئەگەر بۆ خۆم سەرمایەکم هەبوایە بۆ خۆم داهاتێکم هەبوایە ڕەنگە بمتوانایە بەڵام تۆ بێ بزانیت چۆن ئەمە ڕێک ئەخەی ینی ژیانی خۆت چۆن ڕێک ئەخەی داهاتی خۆت چۆن مامەڵەی لەگەڵا ئەەکەی ینی تۆ کیسە جیایی نەکەی لەگەڵ هاوسەرتا تو کاتێک کە موچەخۆری ناکرێت هەموو موچەکەت بڵێن بۆ خۆم ئیتر من ڕاستە لە دیناخۆ ئەوە هەیەڵێ ئافرەت هەر چەندێکی هەبێ بۆینە 1 دینار سەرفکە ئەبێ پیاوەکە مەسرەفی بکێشێ ئەمە وایە ینی بەڵام لە ڕۆژگارێکی وەک ئەم ڕۆیا کە ئەو هەموو ناڕەحەتیە هەیە بۆ نمونە نەبوونی موچە و چوزانم کێشەی قەیرانی دارایی و ئەمانە هەیە ناکاتە ئەوەی کە من ئەو موچەی کە وەری ئەگرمی هەر ئافرەتێکی تر وەری ئەگرێ تەنها بیخاتە گیرفانی خۆی بڕات لە بازار بەڕێک ڕۆژ هەمووی چۆنەڵی خەرج بکە بەڵکو پێویستە پلانی هەبێ پلانی بۆ ئەو مانگە هەبێ چی بکە لە چیان سەرفی بکە ئەم داهاتی کە هەیەی قیچێکە بە هاوکاری مێردەکەشی بکە بە هاوکاری مناڵەکانی بکە ینی بۆکە کێشە دروست نەبێ پیاویش بە هەمان شێوە وانە کاکە ژنەکەی ڕوبەڕووی تونند و تیژی بکاتەوە و ڕۆژی بۆ من بڕام کە ئافرەتمان هەیە لە ڕۆژی 5,000 مایات یا 4,000 مایات لە بۆ ئەو ڕۆژە کیفایەتە ئەمە کەمە ینی تۆ لە 5,000 و 4,000 بەڕاستی چی پێ بکڕێ ئەگەر دووسێ مناڵی هەبێ ئەگەرێکی هەزاری چی بوێ بەشی چی ئەکا لەبەرەوە ئافرەتیش بڵێ وەڵام من 1 دینار خەرج ناکەم حتا ئافرەتمان هەیە بڕوا بکە ئەڵێت 250 خەرجکەم لە هاوسەرەکەم ێسەنمەوە ئەمەش بۆ خۆی بەڕاستی ئەمەش تۆ تونند و تیژیە بەرهەمی ئێنی لە ناو خێزانەکەی خۆتە حتا بەرامبەر هاوسەرەکەی خۆشت پێشتر ئاماژەت بەوە کرد کە کاتێ برایەک ئەبینێ خوشکەکەی پەیوەندیەکی سۆزداری هەیە لە ڕووی دەرونیەوە زۆر پێی ناخۆشە بەڵام لێدانێک باشتر لە کوشتنەکەی
بەڵام بۆچی پێدوان نییە ئەمە بەرەنجامی ئەو فەراغە ڕۆحەیە کە بۆ ئەو کچە دروستکراوە لەو ماڵە بۆچی پێدوانە بەرەنجامی ئەو تونند و تیژی و شەڕ و ئاژاوی نێوان دایک و باوکە لە نێو خێزانەکە کە هیچ مەوا و پەناگەیەکی ئارامی و ئاسوودەیی بۆ ئەم کچە دروست نەکە بۆیە ناچار لە پەنای کوڕێکی ترا دڵی خۆی بدۆزێت یان نێو دڵی کوڕێکی تردا بۆچی ئێمە بەر لەوەی کە گۆزە بەدەست کچەکانمانەوە نەشکێ هێندە متمانە و ڕێز و خۆشەویستیمان پێ نەبەخشیون تا ئیدی وەکوڵێ لە هێلانەی ئێمە دەرنەچون لە هێلانەیەکی ترا خۆیان بدۆزنەوە فعلەن ئەوەژێکێکە لە هۆکارەکان بەداخەوە لە ناو خێزانەکانی ئێمەیە ئەو سۆز و خۆشەویستی بەرامبەر بە مناڵ ئێستا نەماوە نەمانیش تونند جۆرە لە تونند و تیژی نییە ئەوە جۆرێکە لە تونند و تیژی دەرونی فعلەن وایە من بۆ منە کوڕەکەم یاخود کچەکەم تەمەنێکی هەرزەکارە پێویستی بە منە وەکو دایک پێویستی بە باوکی شەرمە بڵێ خۆشمەوە یان بە قوربان ئەمە تەبیعیە بۆچی ینی تۆ سیر کە لە ناو خێزانەکانی ئێمەیە ئەم جۆرە مامەڵە تەندروستە نییە کوڕ و دایک ببن بە هاوڕێ مەسەلەن کچ و باوک ببن بە هاوڕێ هەرێک لە ژوورێکایە ئینتەرنێتی خۆی هەیە بۆ نەژووری نووسنی خۆی هەیە باشە مۆبایلی آخر مواسەفاتی خۆی هەیە نەشێتە دەرەوە لەو ژوورەیە بۆ نمونە هیچ کێشەیەکی نییە تۆر بە بەراورد کە بە ساڵانی هەشتاکان کە ئێمە مناڵ بووین ئەگەر لە ژوورێکە بە تەنیا بووینایە ینی تووشی کەئابە ئەبووی نەمانەتوانی لەبەرەوە خێزان کۆی ئەکردینەوە 8 کەس 9 کەس لە ماڵێکە لە ژوورێکە ئەخەوت ینی دڵیشت خۆش بوو و لە مەکتەبیشا زیرەک بووی وە کێشەشمان کەمتر بوو لە ئێستا بەڵام تۆ سەرێک هەرێکەم لە ژوورێکایە دایک لە مناڵی ناپرسێتەوە باوک لە کوڕکچی خۆی ناپرسێتەوە ئەوەندە ماندووە ئەوەندە هیلاکە لە دەرەوە کەیەتەوە ئیش پێویستی بە ماندووبوونەکەی بڵێن بحەوێنێتەوە پێویستی بەوەیە کە مراعاتی بکرێ یعنی نایپەرژێتە ئەوەی کە مناڵەکەی ئامۆژگاریەکی بکە مناڵ ینی تەمەنی مراحیق تەمەنی مناڵیش پێویستی بە دایک و باوک زۆرە کە ئێمە بیان کەینە هاوڕێی خۆمان هاوڕێی تەمەنی خۆیان قیچێکا من مناڵەکەم کوڕەکەم 7 ساڵە 20 ساڵە ئەمەوێ لی تێبگەم هەر شتێک کە ڕوبەڕووی ئەبێتەوە تۆ نابێت تونند و تیژی بڵێ بۆ هات کرد لە مەکتەب ئەڵێ دایە وەڵای لە مەکتەب دەرەجەم کەم هێنا لێ یەکسەری تووڕابی بۆچی دەرەجەت کەم هێنا آخر ینی حتا وشەی نەشیاویش بەکارهێنە کە من ئێستا ناکرێت بەو جۆرە وشەی نەشیاو بەکارهێنێ کە تۆ بۆ دەرنەچوی آخر تۆ جارێ وەرە لە هۆکارەکەی بزانە بۆ دەرنەچوە بزانە هۆکارەکەی چییە ئەو زاتۆ ئەتوانی کە تۆ ئەمەد کرد تعاملێکی نەرمت لەگەڵ مناڵەکەت کرد تووڕە نەبووی تونند و تیژی بەکارنێنە ئەو خۆی ناچارە هەموو شتێکت لەلا باس بکە یعنی وات لێ ئەکا کە بەبێ تۆ نەتوانێت هیچ شتێکی شاراوی هەبێ مەسەلەن کەسێکی خۆش ئەوێ یعنی تۆ وات لێ کردووەکەیتە ڕق و کینە نەبێ هیچ شتێکت نێاوە بە مناڵە هەر ڕق و تووڕەبوون ئەوەت پێداوە دەوەرە سۆز و خۆشەویستی بێرێ بۆی کە هەموو نهێنیەکان لەلا باسکە کە ئەمەد نەدایە فراغێک دروستە بێ کە ئەم فراغە دروست بوو پەنا بۆ شت ئەبا مناڵە پەنا بۆ ئەوە با کە بزانێت کێ هەیە خۆشی بوێ کێ هەیە نازی هەڵبگرێ کێ هەیە ئەو مشکیلانی کە هەیەی لە مێشکیا لە دەرونیا پێی بڵێ بۆی چارەسەر بکە لەبەر ئەگەر کچێکی 7 ساڵ بێ کوڕێکی 20 ساڵ بێ پەنابا بۆ ئافرەتێک بۆ کچێک هاوتەمەنی خۆی هەموو ڕاز و نهێنیەکانی لەلا ئەڵێ دوجار ئەمە وا ئەکا کە ئەم کێشانە دروست ببن زۆر جارە لە فڵان کەس کوژرا دایکی وایە و باوکی وایە بەڵام لەوە ناپرسێ هۆکارەکەی خۆی هۆکار بۆ ئەوەی بۆ کوشتنی ئەم مناڵی خۆی هۆکار بۆ تونند و تیژی بەرامبەر بە ئەم مناڵە بۆیە بێ پێویستە خێزانەکان زۆر ئاگایان لە مناڵەکانیان بێ بە تایبەتی لە تەمەنی مڕاحقیە و تازە سن البلوغی پێ ئەڵێن ئەمە زۆر گرنگە زۆر هەستیارە کە ببنە هاوڕێی مناڵەکانیان کە سۆز و خۆشەویستیان بنێ هەر لە دەرگای بڵین ژوورەکەتەوە دەرگای حوشەکەتەوە کە دێتە ژوورەوە لە مەکتەب باوەشی بۆ بگرێرەوە ماچی بکە مراعاتی بکە بۆ ئەوەی کە جۆرێک لە خۆشەویستی ئەویشتیا دروست بێ بڵێ ئەها دایکم چۆنە بەرامبەرم ئەها باوکم حتا لەناو دانیشتنی عایلەی خۆتانە لەگەڵ خوشک و براکان و ماڵی نەنک و ئەوە جاری وایە مناڵە قسە ئەکات لەو تەمەنەیە باوکیڵە تۆ بێدەنگ بە دایکیڵە وس قسەیە نەکە ئیتر مناڵە ئەشکێتەوە گوێی لێ بگرە بزانە ئەڵێ چی لەو چ قسێکی خراپیش نەکە بەس تۆ ڕێگەی پێ نادی ئەم قسەیە بکە بۆیە ئەم جۆرە تونند و تیژانە لە مناڵە بەرهەم ئەهێنرێ یعنی دروست ئەبێ دوجار واکان لە کۆمەلگەی ڕنگدانەوەی ئەبێت تا ئەگاتە ئەوەی کە تۆ پەیوەندیەکی ئەبێ بێ بیکوژی بیت چزانم شنۆخان بێگومان ئاین تا ئەو کاتە ئاین و ئاینی خوایە کە لە نێو دەق و لە نێو کتێبەکاندایە کە هاتە نێو دەرونی من چۆنە ئابە و شێوە دەریە دەمەوە چەقۆیەک مرۆڤ دەتوانێت میوەیەکی پێپاکە هیواشمان هەیە دەتوانێت مرۆڤی پێ بکوژێت ئاین چ ڕۆڵێکی هەبووە لە خراپ تێگەشتنی ئێمە بۆ ئاین چ ڕۆڵێکی هەبووە لە زیادبوونی تونند و تیژەکان یا بە بارەکەی دیکەدا ئەو ئاینە مرۆڤ دۆستێ کە دێتە ناو ناخی یەکێک لە مرۆڤ دۆستەکانەوە تا چەند ڕۆڵی هەبووە لە کەمکردنەوەی تونند و تیژەکان ئەتوانم بڵێم ئاین
هیچ کاتێک لە هیچ سەردەمێکە ڕۆڵێکی خراپی نەگێڕاوە لە مەسەلەی تونند و تیژیان بەرامبەر بە هەر ئینسانێک بە تایبەتی بەرامبەر بە ژنان. هەمیشە ئاشتی خواز بووە، هەمیشە پێکەوەی بووە، هەمیشە وای کردووە کە ئاین ئەو مامەڵە توندانی کە لە ناو خێزان و وەکو نەزەریات وەکو تیۆر بەڵام کە هاتە نێوناخی مرۆڤەکان داعشیشت بۆ دروستەکە مرۆڤێکی نەرمیانیش فعلەن وایە ئاخرتە تۆ ئەسڵی دین ئەوەیە کە ڕێگری ئەکان لە هەموو ئەم تونند و تیژیانی کە بەرامبەر بە مرۆڤایەتی ئەکرێت. خۆی گەورە لە چەندها ئاەتە ئافەرمێ ئەگەر کەسێکی کوشتەوە بێ بکوژرێتەوە، ئەگەر کەسێک تونند و تیژی عنی تۆ نابێت تونند و تیژی ئەبێ هەمیشە نەرمونیان بی. ئەی باشە پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ بۆچی لە حەجەت الوداع و فەرمووی ئیستەوصوا بالنساء خەیرا. ئەمە خۆ ئەیتر ئەمە بۆ تێگڕای مرۆڤایەتیە بۆی کە باش بن لەگەڵ ژنەکانتانە. خەیرکم لئەهلیه وأنا خەیرکم لئەهلی. باش بن لەگەڵ ژنەکانتانە کە من باشترینتانم بۆ خێزانەکانم. خۆمە عیب نییە، بەڵام سەیرێکی لای کەسێک کە ڕەنگە خۆشی بە متەدەین بزانێ ئەڵە چاکەکردن لەگەڵ ژنا بەم جۆرە نابێت، ئەبێ ژن چاکەی لەگەڵ نەکەی، ئەبێ ژن نازانم تۆزێ تونبی لەگەڵی تۆزێ ینی چۆن عەشایرەکەی ئەڵێ ڕێگی پیاوەتی تیا بێ بۆی کە نەهێڵی ژن بێتە پێش. دینی ئیسلام هیچ کاتێ بەم جۆرە نەبە. پێغەمبەری خوا هەویری بۆ حەزرەتی عایشە شێلاوە. ئایا ئەمە عیبە؟ من شتێکت بۆ گێڕمە، مامۆستایەکمان هەبوو مامۆستا مەلا ئەحمەد وتی لە وتارێکە لە مەنتیقەیەک باسی ئەم کرد ڕێزی ژن بگرێ پیا و تکای لە ژنەکانتان مێن ئەگەر لە حاڵەتێکشا زۆر تووڕە بوون پێغەمبەری خوا بە سیواکەکەی ئەوە بە حاڵ کێشایەتی بە خێزانەکانی ئەوە حاڵەتی تووڕەبوونەکەی بوو تکای ئێوە جواب بکەن. وتی یەکی هەساوتی مامۆستا ئێمە تێڵاشیان بۆ وەڵەگرین عاقڵ نابن. بەرەوە تۆ سەیری کە ئەم تێڕوانینە بەرامبەر بە ژن، یعنی تۆ وات کردو بۆ خۆت ئەم تونند و تیژیەت بەرهەمهێناوە، تۆ وات کردووە ینی ئەم ژنە کە خێزانی تۆیە بۆچی بەم جۆرە ئوسلوبە مامەڵەی لەگەڵا ئەەکەی. من بیر مناڵ بوو منەن کەم چای بۆ باپیرم هێنا فەرشێکیانە بوو گوڵێکی لەسەر بوو ئەو بیخە سەر ئەو گوڵە بووم. ئێمە بۆ خۆی جۆرێکی لە تونند و تیژی ڕاستە خۆمە هیچی نەکەیتە ڕەنگە لە خۆشەویستی شەوایت بێ بەس ئەڵێ تۆ بۆم خەرە سەر ئەو گوڵە. یعنی ئەمانە سەیرەکەی هەندێک حاڵەت هەیە ڕەنگە بە شێوازێکی خۆشەویستی بێ، بەڵام دوجار لە ناخی ئینسانەکانە بەتایبەتی لە ناخی ژنە جۆرێک لە تونند و تیژی بەرهەم ئەهێنێ. هەتا سەیرەکەی ئەڵێ تونند و تیژی جەستەیمان هەیە، ئێستش ئافرەتمان هەیە بڕوا ئەەکەی شوێنی لێدانی پێوە دیارە، شوێنی ئازاری بڵێن مێردەکەی کە لەسەر زۆر جان لەسەر شتێکی زۆر بەسیت جارای لەسەر کێشەی ماڵە باوکە بێ بە شەڕیان ئەوڵە منەچم بە ماڵ باوکم ینی بڕوا بکەم شتانە بووە، ینی لە ئەساسی سەبیر ئەکەیتەوە هیچ ئەمە هەر زۆر ئاسانە. هی ئەوە نییە تۆ دڵی هاوسەرەکەتی پێ بێشێنی، هی ئەوە نییە کە تۆ دڵی ژنەکەتی پێ بێشێنی. لەبەرەوەی ئافرەت ئێمە ئەڵێن هەستێکی ناسکی هەیە بەرامبەر بە پیاو، ئێمە بە پیاو ئەڵێن بە ئافرەت ئەڵێن جوانە ناسکە، بەڵام لە مقابلە بە پیاو ئەم شەیە ناڵێن چکە وشەیە تایبەت نییە بە پیاو، ئەڵێن پیاوێکی قۆزە وایە بە ئافرەت ئەڵێن باڵابەرز و جوانە، بە پیاو ناڵێن باڵابەڕین چوارشانەیە کەواتە هەندێک وشەش کە تعبیر لە بوونی ئافرەت ئەکرێ ئەبێ ئەم هەستە جوانان ڕنگ بداتەوە بە تایبەتی پیاوان. و من ناڵم هەر پیاوان چۆن ئەڵێ مامەڵەیەکی باشیان هەبێ لەگەڵ ژنانە، بەڵکو جاری واشەیە ژنەکە بۆ خۆی هۆکارێکە بۆ تونند و تیژی، ژن تونند و تیژی ئەڕەخسێنە لە ناو خێزانەکانە بۆ معلوماتێ بە ئێمەش ئەو حەقیقەتە بڵێن. لە ڕووی دەرونیەوە زۆر مامەڵێکی خراپیان هەیە لەگەڵ هاوسەرەکانیان. کاتێک هاوسەرەکانیانێتەوە مامۆستایەک هەبوو وتی چەند مانگ لە بڵێن لە دەرەوە بووە، یەک دوو مانگ کە هاتوۆتەوە هاوسەرەکەی وتی مەلا بووە، مامۆستای عینی بە با بڵێن توێتی مەلا بەخێرەیتەوە. ئەمە تۆ مانگێک هاوسەرت بڕوات و دوو مانگ بڕوا ئەمە کەی بەخێر هاتنەوەی. بەڕاستی ئەمە ناخۆشە تۆ ئەم مامەڵە ڕقە کە هاوسەرت بێتەوە بۆ منە قیچێکە ئاچەم بەڕۆیکی خۆشەوە بە پێکەنینەوە باش ئەو شتێکە پێێتی لی ئەگرم زۆر تەبیعیە ماچیشی بکەی. حتامە ئافرەتە ڕۆژهەڵاتیەکان ینی زۆر جار ئەم دروشمە کەسێک گوتی ئێمە لە یەکێک لە ماڵەکان بووین زانی کەی هاوسەرەکەیەتەوە حتا وتی تەقەی دەرگاکەشی ئەزانی کە ئەوە وتی کە زانی کە هاوسەرەکەیەتی ڕێک چوو بۆنەکەی هێنا و لەبەر مەدخەلەکە بۆنی لە خۆی و دەرگاکەی کردو هاوسەرەکەیەتی بۆی کە بۆنێکی خۆش بێ. دەوەرە تۆ پیاوی ئێمە کەیەتەوە بۆنی پیازت لێیە، بۆنی برنجت لێیە، بۆن مەسیرێکی قژت هەڵچووە تاڵێکی بەلایەکە ڕۆشتووە چ زانم جلێکی نەشیاوت لە بەرایە، یعنی هەوڵ بە پیاو بەم جۆرانە نەتبینێ چونکە لە دەرەوە کەسی جوانە بینێ. بۆ معلوماتێ ئافرەتی ئەوە ئەبینێ، ئەو ئافرەتانیشی کە ئەوی ئایان بینێ لە ماڵەوە هەمان ئەو ئافرەتانن کە یەنەوە مێردەکانیان ئابینن بەداخەوە، چونکە ئێمە جۆرێک مامەڵە ئەکەین لە دەرەوە لە ناوەوە جۆرێک مامەڵە ئەکەین. بۆیە هەمیشە بە ئافرەت ئەڵێن با جیاوازتر ببینرێن، پیاوەکانتان جیاوازتر ببین. من هاوڕێیەکم هەبوو 15 ساڵ هاوسەرەکەم ئەڵێت
قژ بۆیە کە حەزم لە بۆیە مەجالم نییە ئەگەر بڵێ خۆ کەسێکی خوێنەوارە و کەسێک لە پێگەیەکی باشیشی هەیە یان چی تۆ 500 ساڵ بڵێ وەڵام لەبەرەوە هەندێک جارێک ئەم تونند و تیژیانە ژنان بەرهەمی ئەهێنن بەڵام ئێمە هەر ئەڵین پیاوان تونند و تیژی بەرامبەر بە ژنانەکە پیاوانیش وەکوڵە ناڵی لێ هەڵساوە شنۆخان تا چەند هەوڵ بدەین ئاینی مرۆڤ دۆستانەی کە زانایانی کورد بەرهەمیان هێناوە بەخشیوانە مامۆستای مدەڕێز مەلای گەورەی کۆی لە سیەکان کچەکەی نێرێتە بەر خوێندن و لە لۆمەی خەڵک ناترسێ کاک ئەحمەدی موفتیزادە کاتێ ئافرەتێت تفێکە کاتە ڕوخساری بە شوێنکەوتوانی دەڵێ وازی لێبێن ئەو شەهامەت و غیرەتی کە لە ناخایەتی مەیمرێنن قازی محەممەد خێزانەکەی دەکاتە سەرۆکی یەکێتی ژنانی حیزبەکەی بەڵام لە سعودیە ژەبینین تا ئێستاش چەند ساڵێک بەر لە ئێستا شۆفێریکردن درا بە مافی ئافرەت تەنانەت تا ئێستاش ئاینێکی ڕەشبین ئاینێکەوە دژی ژیان و دژی مرۆڤ لەوێ بەرهەم دێ ئێمەش لێرە زانایانمان توانیویانە ئاینێکی مرۆڤ دۆستانە ئاینێکەوە حاجی قادری کۆی ئەفەرمێ حەدیسی ئەوە نەبی الئەمین اطلبوا العلم ولو بالسنیانی مەبەستمەوەیە زانایانی کورد هەمیشە زۆر مرۆڤ دۆستانە زۆر گەشتبینانە زۆر یەکسانانە هەوڵیان داوە پەیوەندی نێوان ژن و پیا و ڕێک بخەن بۆچی ئەمە ئەم ئاینە مرۆڤ دۆستی نێو کۆمەڵگەی کوردەواری برەو پێ نەدەین و ئەوەندەی بەلای وەهابیەت و سەلەفیەت و سعودیە و ئێران و ئەمانە نەچین و خۆمان پێویستمان وەکەڵێ بە کاڵای دەرەوە نەبێ ئەوە شانازێکی زۆر گەورەیە کە مامۆستایانی ئاینی وەکو ئەوەی کە جەنابەت باست کرد مەلای گەورە و کێوکێ هەموو ئەوانە پیاوی ئاینی بوون کە ئەوها دیفاعیان لە ژن کردووە ئەوە جێی دڵخۆشیە سێرەکەی حەفسەخانی نەقیب یەکەمین کەس کە ئافرەت بوو کە قوتابخانەی بۆ کچان کردە و کە چەندەها بڵێن قسەشی هاتە سەر لەسەر ئەوە مەلای گەورە کچەکەی خۆی ئەنێرەتە بە خوێندن حتا مفتی پێنجێنی ئەگەر کچەکەی لەم ماوەیە شعرێکی وت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر یعنی ئەوە بجێ دڵخۆشی بوو کاڵێ کاتی خۆی کە باوکم لە پێنجە نامەنی بردۆتە بەرخوێندن خەڵک لۆمەی کردووە و توێتی کچەکەی برۆتە خوێندن و دواتریش ئێمە دوای ئەوی کە لە قوتابخانە هاتینەوە ئیشمانە کرد وەکو پیاو خوێندنیشمانە کرد تی باوکم زۆر حتا بە شعرەوە ئێڵێ کە زۆر چۆن ئەڵێیت قسەی پێوترا زۆر ئیهانە کرابەوەی کە چۆن ئەبێ کچ بنێرێتە قوتابخانە لەبەرەوە ئەمە جێ دڵخۆشیە کە مامۆستایانی ئاینی ئەوانەی کە بەرگریان لە ژن کردو لەو کاتەیە پیاوانی ئاینی بوون بۆیە پیاوانی ئاینی من ئەڵێم مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە زیاتر ڕۆشنکردنی پیاوان یعنی ئەوان ئەتوانن پیاوان هوشیار بکەنەوە بۆی کە تونند و تیژی نەهێڵن ئەوان ئەتوانن کۆمەڵگەوا لێ بکەن بە ئاراستەیەکی باشیان برن چکە زۆرینەی خەڵک گویان لێ ئەگرێ زۆرینەی خەڵک یعنی ئیتیجاهیان هەیە بۆ مینبەرەکانیان بۆیە زۆر گرنگەوە ڕاگەاندن زۆر گرنگە بەوەی کە یعنی چۆن ئەڵێ من ئەڵێم ڕاگەاندن بۆتە هۆکارێکی تونند و تیژی ڕاستە بۆ مناڵێ ژنێک ئەکوژرێ سێریکە ئەم زۆر بە شێوازێکی زەق پیشانی ئەدا مەسەن حتا جاروای لاشەکەی پیشان ئەیە جار وایە ئیتر وای لێ ئەکا ئەوەندە گەورەی ئەکا ینی ئەم شتە ئەبێتە چکە ئێمە کۆمەڵگەی ئێمە ماندووە کۆمەڵگە ئێمە بەڕاستی ئەوەنە دەرونی هیلاک و ماندووە تۆ بیت لە ماڵەوە لەم کەناڵەوە دیسان جارێکە سەیری ئەم حاڵەتە ناخۆش و ئەم هەواڵە ناخۆشانە بکەی بەڕاستی ئەوەی تر ماندوو ئەبی بۆی پێویست ناکە بەم شێوازە زەقە تۆ دەری ببڕی هەمیشە دین پێشەنگ بووە سێرەکەی یەکەمین ئافرەت کە لە دینە یەکەمین کەس کە بڕای هێناوە ئافرەت بووە یەکەمین کەس کە شەهید بووە و تونند و تیژی بەرامبەر بکراوە دیسان هەر ئافرەت بووە یەکەمین کەس کە بەیعەتی داوە بە پێغەمبەر ئافرەت بووە یەکەمین کەس کە بازرگان بووە خێزانەکەی خۆی بووە ئافرەت بووە ئەوەی کە سەرپەرشتیاری بڵین چۆن ئەڵێ جێشێکی کردووە هەر ئافرەت بووە ئەوەی کە بەرپرسی مالیە بووە هەر ئافرەت بووە ئەمانە لەکوێ لە دینە لە سەردەمی پێغەمبەری خوایە ئەمانە هەموو دڵخۆشکردن بۆ ئێمە لەبەرەوە دین هیچ کاتێک ڕێڕەوێک نییە بۆ تێکدانی شیرازەی خێزان ئەگەر ئێمە تێگرا دین بچەسپێنین بەو شێوازەی کە خۆی لە ئەساسا هەیە نەک بە ممارەسەی ئینسانەکان کە ئەکرێ بەو شێوازە ئەسڵیە ئێمە ئەتوانین بڵێن یەکێکە لەوانەی کە ئەتوانی خۆشببختی بۆ خێزان بگەڕێتەوە ئەتوانێت کەمترین تونند و تیژی لە ناو خێزانەکانە بەرچشتنەوەخان کۆتا پرسیارم ئەو قەیرانە دارایە نەخوازراوی کە چەند ساڵێکە بەرەوکی کوردستان و خەڵکی کوردستانی گرتووە تا چەند تونند و تیژەکانی زیاد کردووە تا چەند ڕێژەی تەلاق کە ئەویش یەکێکی دیکە لە تونند و تیژەکان زیادی کردووە یا تا تەنانەت لە نێو خێزاندا کە کورد قسەیەکی فەرمێ کاسەی پڕیا کاسەی چەور ئاشتی ماڵە تا چەند ئەمە بۆتە هۆی ئەوەی کە پیاو بەهۆی ئەوەی کە
نانی وەکۆڵێ پارەی ژەمەنانێکی دەستناکەوێت یا کرێکەی دەستناکە یان ناتوانێت شیر بۆ منداڵەکەی بکڕیان بۆ نەگژنەکەی بۆ ماڵە باوانی بەرێتەوە تا چەند بۆتە هۆی ئەوەی کە ئەم گرێت دەرونیانە بکاتە کردار و بەرامبەر بە خانەوادەکەی دەریان بڕێ و بێتە جۆی لە توندوتیژی یا بۆ نەژن قەناعەتی نەبێ بەرامبەر بە پیاوەکە ئەویش هەمان توندوتیژی بکە ئەمە تا چەند لەسەرەوە کە دەسەڵاتدار ئەبێ شوانی ڕاستەقینە و دڵسۆز و خەمخۆری میلەتەکە بێت تا چەند ئەو توندوتیژەکەی دروست کردووە. بەداخەوە ئێمە لە 4 ساڵی قەیرانی داراییە نەبوونی بوجە و موچە و هەموو ئەمانە وای کردووە کە توندوتیژەکان زیابن لە ناو خێزانە. بەداخەوە ئێمە یاسای توندوتیژیمان هەیە ژمارە 8 ساڵی 2011 کە ئیشی لەسەرکرا لە پەرلەمانە بۆ ئەوە بوو کە ئەو توندوتیژانە کەم بێتەوە بەڵام بە قەیرانی دارایی ڕووی لە زیادبوون کرد ئەمە جێگەی داخە بۆ تێگڕای کۆمەلگەی کوردی بڵێ بووە لە ناو ئەم کۆمەلگەیە بووە کە لەسەر ئەوەی کە نەیان بووە بۆ نۆکتۆتت نیەتی شیر بۆ مناڵەکەی بکڕێ دایبی بۆ بکڕێ یاخود پێویستی ژیانی خۆی دابین بکە بەڵێ ژنومێردەکان هەتا حاڵەت هەبووە 1 مانگ ژنومێر بە 2 مانگ ژنومێر بوون جابوونەتەوە لەسەر ئەمانە ئەمە پێویستە حکومەت ئەمە ڕێکخا بەداخەوە کە نەیتوانی لە 27 ساڵی حکومڕانی کوردیە نەیتوانی ئەمە ڕێک بخاتەوە و 4 ساڵی قەیرانەوە بێ بە 5 ساڵی قەیرانی هێنایە سەر هەرێمی کوردستان و خێزانەکانی چۆن ئەڵێ شیرازی خێزانەکانی تێکدا بۆی کە ڕێژەی تەلاقی زیاد کرد بۆی کە ڕێژەی جابوونەوەی زیاد کرد ئێمە ئامارێکمان هەیە لە ساڵی 2010 هەتاوەکو 2007 ساڵ بە ساڵ لە 2002 بۆ 11 ڕێژەی تەلاق زیاکە لە 11 بۆ 12 دیسان زیاکە لە 13 بۆ 14 زیاکە هەتا 2007 ڕێژەی تەلاق لە زیادبوونایە بە 300 کەس بە 400 حتا گەشتۆتە 1000 کە لەو ساڵەیە کە زیاکە 2000 3000 ئەم حاڵەتانە زیاکەن لە بەرامبەریشە ئەمە دڵخۆشیێکە بۆ ئێمە کە ڕێژەی هاوسەرگیریش لە زیادبووندایە بە ئەوەش بڵێن هەر تەنها تەلاق و جیابوونەوە نەبێ بە بەراورد لەگەڵ ئەو ساڵان لە 2002 تا حەڤە ڕێژەی هاوسەرگیری زیاترە لە ڕێژەی تەلاق بەڵام ڕێژەی هاوسەرگیریەکەش ساڵ بە ساڵ هەر بەرەو خواردێ لە 2010 بۆ 2011 کەمترە لە 16 بۆ 7 کەمتر ئەبێتەوە بەڵام بە بەراورد لەگەڵ تەلاق و جیابوونەوەیە ڕێژەی هاوسەرگیریەکە زیاترە هەرچەند هەردووکیان هەر لە کەمبوونەوەیان بۆی پێویستە چۆن ئەڵێ حکومەت ینی بیکاتە پرۆژە یاسایەک بە تایبەتی ڕێکخراوەکانی ژنان ئیشی لەسەر بکەن کە ئەمە ڕێک بخەنەوە کە ژیانی خێزانەکان بە تایبەتی ئەوانی کە هاوسەرگیری ئەکەن زۆر جار تۆ لەسەر شتێکی زۆر ئاسانە جیا ئەبیتەوە یا لەسەر ئەوەی کە قەناعەتی نییە جاروێژنەکە قەناعەتی بەوە نییە لە ماڵی باوکیان ڕەفەهەتیە بۆ دێتە لای کەسێک کە بەم جۆرە مامەڵەی لەگەڵاناکە بەم جۆرە لە ڕووی ئابووریەوە چۆن ئەڵێ بە شێوازێکی ئەوتۆ نیە ئەوەی کە خۆی ویستوێتی خۆی ئێوێتی نایکە دێت ئەمە ئەخۆزێتەوە و ئەیکاتە ئەوەی کە جابێتەوە لە هاوسەرەکەی بەداخەوە ئێمە ئەمانە زۆر وەکو ڕێکخراوەکانی ژنان ئیشمان لەسەر کردووە زۆر قسەمان لەسەر کردووە بەڵام دوجار ئەوە حکومەتە کە دەبێ چارەسەری ئەو کێشە و ئەو قەیرانە تێکرا بکات. زۆر سپاس بۆ بەڕێز خاتووشنە عەبدوڵڵا پێنجۆیی چالاکی کۆمەڵی مەدەنی میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بووی سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە یازیزیش کە تام ساتە بینەرمان تا بە یەکگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرین و ئومێد دەکەین کۆتایی بۆ توندوتیژی و زوڵم و ستەمەدێک کە مرۆڤەکان وەکو مرۆڤ لە مرۆڤەکانی دیکەیەکەن ئیدی با بەرامبەرژن بە پیاوێک هیچ جیاوازیەکی نییە تا بە یەکگەشتنەوەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.